کارێکی زۆر باشە لەبەرەوەی ئەم کارەبا زیادانە هەمووی ئەگەرتۆ بۆ ئەو خەڵکانی کە چەندەها شەو لەوانەیە کارەبا نەبێت لەوانەیە کارەبایان تا پێویست بەهێز نەبێت و لاواز بێت لە ڕووی پاوەرەوە. ئەمە بە ڕای من بڕیارێکی زۆر باشەکە حکوومەت دەری کردووە بۆ بڕینی ئەو هێڵانەی کە خەڵک ڕایگەشاوە و سەرپێچی یاسایی کردووە. پێویستە حکوومەت کارەبای سەرپێچی ببڕێت سنوورێک بۆ ئەم زیادە ڕۆیەدا بنێت، چونکە ئەگەروا بکات ئێمە کارەبایەکی زۆرترمان بۆ دەگەڕێتەوە و هەروەها سوودی بۆ ئابووری وڵاتەکەشمان دەبێ و بێگومان کەمکردنەوەی بەکارهێنانی کارەبا بە شێوەیەکی زیادە ڕۆیی لە ماڵەکان یاخود چ بڵێن باخ و مەزرعەکان کە بە شێوەیەکی سەرپێچکار و بە شێوەیەکی زۆر کارەبا سەرفەکەنەوە ئەکەن، ینی بڕی کارەبا لە ناوشار یاخود لە زۆر گەڕەکی دیکەی ناوشار کەمتر بێتەوە. بێگومان بڕیاری حکوومەت لەم بارەیەوە بڕیارێکی چاکە و چاکسازی سازە. 100% پشتگیریەوەی دەکەم کە حکوومەت کارەبای کردوتە سەعات و ئەو شتانە ئیزرائیل لەگەڵ خەڵکی دەکاتن، لەبەرەوەی و ئیشێکی زۆر باشە بۆ ئەوەی کارەبا زیاتر بە خەڵک بدات و زیاتر خزمەت خەڵک بکات و من خۆم لە واری کارەبا کار دەکەم، دەزانم چ خەڵکە کارەبای بردووە و بەنای یاسایی.